شەپۆلێکی بەتینی گەرمای تااقەت پڕوچێن هەرێمی کوردستانی گرتوتەوە لە هەندێک ناوچە پلەی گەرما بۆ نزیک 50 پلەی سیلیزی بەرز بوونەتەوە. من لێستا لە ناوچەی پڕژێم لە گوندی وێزێ لە دەڤەری باڵەکایەتی، یەکێکە لەو ناوچانەی کەوا پلەکانی گەرمای تیادا نزمن. لە دوانی وەڕۆیان پلەی گەرما لە ئێستادا بۆ نزیک 33 پلەی سیلیزی بەرز دەبێتەوە، جیاواز بە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان کە لە دوانی وەڕۆیان پلەکانی گەرما زۆر بەرز دەبنەوە، هاوڵاتیان بە فێنکەرەوە نەبێ ناتوانن ژیان بکەن. بەڵام لێرە لە گوندی وێزێ لە دەڤەری باڵەکایەتی و لە هاوینە هەواری پڕژێ هاوڵاتیان بە ئاسایی ئەتوانن لەژێر سێبەر بێ فێنکەرەوە لە ژوورەکانیان دابنێتن. گوندی وێزەیە لە دەڤەری باڵەکایەتی، ناوچەیەکی کوێستانیە و کەشوهەوایەکی ساردی هەیە کە لە چلەی هاوینیشدا بەفری لێە و بە یەکێک لە فێنکترین گوندەکانی کوردستان دادەنرێت و پلەکانی گەرمای تیادا نزمن. بەهۆی فێنچی گوندەکە هیچ هاوڵاتیەک فێنکەرەوە بەکارنایەن و کەشێکی خۆشی هەیە. هەر ئەمەشوای کردووە هاوڵاتیان لە ناوچە دوورەدەستەکان سەردانی وێزێ بکەن و دیمەنی جوانی ناوچەکە ببین و لە کەشێکی فێنک پشوو بدەن. ئێرە گوندی وێزێ لە سەعاسی باڵەکایەتیە بەرزترین گوندە 16 کیلۆمەتر لە سەنتەری قەزای دوورە. گوندێکی فێنک و بە ئاو بە مێر گوشتوایە ئەگەر لە کاتی سعات 12 سعات 11 سعات 1 سعات 2 هەست کاتێکی بچەنیاویش خۆ بەو شێوە نییە لە گەرمایە خەسڵەت بێنە ئیشت پێ نەکری. جێشی فەراع و فێنک و دڵگیرە لێرانەش هیچ ماڵێک نییە بڵێ من بەڕێدە و سەبری شوای دانابی بەس مزەمیدە و سەلازە لۆ ئاوێ ساردی و خلاصڕاوە هیچ کەژ نییە. بە قورعانێ لەوانەیە 100 ماڵ زیاتر لێبی، بەڵا هەندێک ماڵ سەپان هاتیینە ئەوی دیکەش هەموو خانی خۆی و لێرانە هەتا مانژیازە لێرا بینی مانژیازش هەر کەسە لۆ دستانەواری خۆ بەڕێکێتەوە. گەشت و گوزاری کەمە کۆمپانیێک لێرانە گەشت وزاری شتێ، بەڵام بەو شێوەی نییە بڵێ وەڵی گرانە لۆ هەموو کەس نابی دێگەگە نابی ئەو دیکەش هەموو لەسەر و بار و شووە لە خیوەتان دەنی هەڵەدەن جێشی دڵگیر و ئاوش ساردی لێ و بێ پارەشە کەسیان پارە لێوە ناگری. وەڵا بە تەماتە و کولەکەی و باخسی ئەوی مەڵشی لێرە هەیە، خانی مەرە هەیە، باخسە و شتیوای هەیە نەخۆ بەڵ ئەگەر چاوەڕوانی کەسێک معاشبی چاوەڕوانی ماچکە، بەڵام بەداخە و معاشەکە شاقتر لێدا. ئەمن ئەوڕۆ پێشنیۆڕۆی چوومەوە پازنیۆڕۆی چوومە سۆمانێ هەتا هاتمەوە وەخت بشێت بم. ئێستا لە سەبانی دزانم تا لێر ڕاوەستایە لە سەبانی ڕاوەستایان چایان خوینەوە ئەتواز بە گەرمایەکەی وەڵڵاهی تەقریبەن وەتێ 93 بەڵا هەنجی خزمەتگوزاری نەبوو، زادە نەبوو، کارەبا نەبوو، خان نەبوو، دەخیوەت و دەکەپرە و دا خانی کەلەپوری قەدیمەکان دەواندا بوون و بەڵام ئێستا لەخوا بە زیادیبی خەڵکەکە بڕێک وازی باشە ئێستا هەمووی خانی سەبەی کردیە و تێکی باخسەی دانایە و بەس ئەو زاد میوەزادی نەخۆ کەس کەس دێرێ بە میوەزاتی ڕازی نییە. ئەمە لە چۆمانە ڕاهاتینە بە عایلەوە خانم لێرە هەیە و ماڵێ باویشم لێرەیە لە گەرمانە هەڵاتینە. هەنی ئێرانە وێزە گوندی وێزێ جەوەکی فێنچی هەیە، هەنی نەپێویست بەم بەڕی دەیە، نە پانکە، نە سبریت، نە سەلاجە، هەنی ئێستا بڕۆتە ئاویکانیە ئاوەکی سازگار خۆش فێنێک لێرانە ئێستاوە تقریبەنەوە سیبەرە هاتیە. هەنی باوەڕ کە هەستی سەرمایە تا هەیە هەستی گەرمایەت نییە، دەرەجەی گەرمایە لە 30 سەناکەوی. هەنی زۆری فەرقەیە دەگە چۆمان، زۆری فەرقەیە دەگا خوارێ. هەنی کارەباش وەکو پێویست نییە کاکە، کارەبا ڕۆژەی 3 ساعت 4 ساعتان ڕئیسایە لە چۆمان. زامە لە بە گەرمای هاتی نێرانەوەی پێویستین بەهیچ نییە و لە خۆی بە زیادیبی ژیانەکی خۆشە و لێرانە ئەگەر بگونجێ. لە قەڵازیەوە هاتووین ئێمە بە ناوەزی گەشتکردن هاتوین بۆ منتیقەی ئەو منتیقەی ئێرۆکانە کانیاڕەش و پڕژێ بۆ منتیقەی باڵەکایەتی. بەڕاستی شوێنێکی خۆشە، ئێستانی تاوەکە بێزارت ناکە، بەس بەڕاستی منتیقەکانی ئێمە گەرمن وەکو ئاو بەفر لێرە بەفر ماوە، ئاوی چاشی هەیە، ئاوی باشی هەیە، شوێنێکی سازگار و خۆشە. بەس لە منتیقەکانی ئێمە وەڵایی ئاو کەمە و موانێکی ئەوەی کە باران کەم بووە لە منتیقەی ئێمە، بەس لەخوا بەزیاد بێرە ئاوەکەی باشە و بەفری لێ ماوە و کوێستانێکی خۆشی هەیەرە. کوێستانی پڕژێش دەکەوێتە گوندی وێزە و 4 وەرزی ساڵ بەفریرێ نابڕێت و بەرزترین پلەی گەرمی لە هاوینان لە 35 پلەی سیلیزی تێپەڕ ناکات.
خەڵکی ئەم گوندە بە ئاژەڵداری و جوتیاریەوە سەرقاڵن و زیاتر لە وەرزی بەهار و هاوین و پاییز لەم گوندە دەمێننەوە و ژیان بەسەر دەبەن و لە زستاناندا جێی دەهێڵن. لە بەرسەختی وەرزی زستانی گوندەکە خەڵکەکە ناتوانن تیایدا بمێننەوە و بۆ ناوچە گەرمێنەکان کۆز دەکەنەوە. سلە ئاکرێەوە هاتیمە منتەقی وێزێ لە بۆ شینایمە هاتینە لە ڕووی شینایی شووە منتەقێکی باشە لە ڕووی فێن کاتیێ ئاوێ زۆری باشە هەتا وکو بەفرێش هەتا ئێستاشی بەفر هەلێ مایە و منتەقێکی گەلێکی خۆشە و ئی باشە لە بۆ فێن کاتیە ئێرەها زۆر منتەقەکی فێنکەی خۆشە ناوەلە لە بۆ ئێرە هەنە پانکەی پێوێت نەبوو بەریدەی پێوێت ئەو گوندەی ئەو تشتەی چ پێویست ناکرد. ئێرە گوندی وێزەیە گوندی وێزێ بەرزترین گوندە لە منتیقەی باڵەکایەتی و الحەمدولله سارترین گوندە لە کوردستان و لە عێراق و لە خوای بە زیادی بی ئێرانە تا ئێستا ینی هیچ ماڵێک ینی ئامێری فێنکەرەوە ئامێرەکانی فێرەکەرە وەکو سبلیت و موبەڕیدە و پانکە و ئەوانە بەکارنیان من یەک لە شخصی خۆم تا ئێستا نە موبەڕیدە نە سبلیت نە پانکە ئەوانە بەکارنیان چکە الحەمدولله ینی کەشواواکەی زۆر سازگارە کەشواواکەی فێنکە پێویستیمان پێ نەبووە لە خوای بە زیادی بی واللهی الحەمدولله ینی لەو خوای بە زیادی بی ئەو ساڵ ینی لە زۆربەی منتیقەکان وشکە ساڵی بوو ئێرانەشی گرتەوە بەڵام لەو خوای بە زیادی بی ئێرانە الحەمدولله چکە ساڵانە بەفرێکی یەکزار زۆر لێدەباری الحەمدولله تا ئێستاش لێرە بەفر هەرماوە بەڵام لە خوای بە زیادی بی ئێران ئێستا لە ئێستادا لۆ ئاوەڕۆ و ینی زۆر باشە لە خوای بە زیادی بی لۆ ئاوی وەڵام من بۆ خۆم فەلاعم زایدی ئەلی ئەوەی کە لێرانەیە زۆربەی فەلاعە. گوندی وێزێ سەربا قەزای چۆمانە و بە دووری 200 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی باکووری پارێزگای هەولێر و بە دووری 19 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی سەنتەری قەزای چۆمان. ئەم گوندە کۆتا گوندی باشووری کوردستانە و لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان هاوسنوورە و کەوتۆتە بناری زنجیرە چیای حەساری سەکران و بناری چیای کۆدە و قەڵاتی قەرەد و کوێستانەکانی پڕژێ و بەردی قڵشتێ. گوندەکە لە گوندەکانی ئێنێ و مەرانەوە نزیکە هەروەها ژمارەی دانیشتوانی گوندەکە زیاتر لە 100 خێزان دەبێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی وێزێ لە دەڤەری باڵەکایەتی.